من ناوم یاسین محێدین عارفە ساڵی 1970 لە گوندێکی بناری سەگرمە بە ناوی هەشەزینی لەدایک بوومە کە سەر بە ناحەی سنگاوە. خوێندنی سەرەتاییم هەر لە گوندەکەم تەواو کردووە. قۆناغی ناوەندی و دواناوەندیم لە چەمچەماڵ تەواو کردووە. ڕاپەڕینی چەمچەماڵمان کرد بە ناوی بەرەی کوردستانیەوە و بەرتریش لەبەرەوەی ئێمە خەڵکی گەرمیانین و لە ناوچەی گەرمیان شۆڕش لە ناوچەی ئێمە ئەوەی کە چالاکی هەبوو ئەو پێشمەرگانەی کە هاتنە گوندەکەی ئێمە سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان بوو. بە هیچ شێوازەکیشم بۆ هیچ حیزبێک نەکردووە. بۆ یەکەم جار کە ناوی بزوتنەوەی ئیسلامیم بیستووە لە دوای ڕاپەڕینەکەی 91 بووە. الله أكبر. قل هو الله أحد. کۆمەڵی گەنجی چوست و چالاک هەبوون کە بزوتنەوەی ئیسلامی ڕەوانەی دەرەوەی کردن بۆ خوێندن. 5 ناو دەرچوون، یەکێک لەو ناوانەی کە دەرچوو بوون بۆی بنێرێن بۆ دەرەوە بۆ خوێندن ناوی من بوو. بزوتنەوەی ئیسلامی زۆر تەلەبەیە نار بۆ خوێندن، تەنسیقێکی تەواوی لەگەڵ زۆربەی زانکۆ ئیسلامیەکانە هەبوو لە سعودیا، لە مالیزیا، لە سووریا. کاک یاسینیش یەکێک بوو لەو پۆلە تەلەبە کە ڕەوانەی سووریا کرا بۆ خوێندن. لە ئیقامەکەمان لە سووریا نووسرا بوو ئەو لایەنەی کە ئەم ئیقامەی پێت بەخشیوە بۆی هەیە هەر دەقەیە کە ویستی لێتی بسێنێتەوە. ئەمەش لایەنە سیاسەکەی وا تێگەشتین کە دوو بەیانی پەیوەندیان تۆزێ باشتر بووە، ئیقامەکەت لێ دەسەنەوە و ڕۆژە دوای ئەوە دێن ئەڵێن تۆ لێرەی بە شێوەزێکی ناڕەسمی لێرەیت و ئیقامەت نیەوە بێ بگەڕێتەوە بۆ عێراق. ئێمە کە داخلی سووریا بووین هەر بە هەوێ و هەر بە بڵێن تەسکەرە و جنسی عراقیەوە، یعنی بە مۆڵەتی تایبەت ما بڕێن لە ڕێگای پەیوەندەکانی بزوتنەوەی ئیسلامیە داخلی ئەو وڵاتە بووین. گەڕانەوەش بۆ عێراق بە نسبەت ئێمەوە کاتە واتە نەمان و تیاچوونمان بوو، واتە تەسلیمکردنەوەمان بوو بە ڕژێمی سەددام. لەوەبەرەوە داوای پەناهندەییم کرد لە نەتەوە یەکگرتوەکان کە خەڵکێکی زۆریش داوایانە کرد، زۆربیان بەوکو بڵێ وەرنە ئەژیران و ڕەفزیان بۆ دەرەچوو، بەڵام من ناوم دەرچوو. یاسین هەرخۆشیان لە بنەماڵەیەکی ناوداری سەنگاو بوون، پێی خۆش بوو زیاتر ڕۆڵی خۆی ببینێت، جێگە دەستی دیار بێ، هەر لە بەرەو تموحەشی بوو کە ویستی ئەوەی هەبوو بەرەو ئەوروپا بڕوە. ئەو وەجبەی ئێمە بەر ئەمریکا کەوتوو لە ڕێگای با بڵێ نەتەوە یەکگرتوەکانەوە وەک پەناهندەیەک بە شێوازێکی ڕسمی ڕۆشتم بۆ ئەمریکا. ئەوەش ساڵی 1999 بوو لە مانگی دا. دوای 2 ساڵ نیشتەجێبوونی لە ئەمریکا، یاسین لە مزگەوتی سەلام لە شاری ئۆڵبانی لە ویلایەتی نیویۆرک بووە پێشنوێژ و وتارخوێنی موسڵمانانی شارەکە. مزگەوتێکیان بۆ یەکەم جار لە شارەکەدا کردەوە. لەو کاتەیە بە دوای کەسێکە گەڕان کەوا بیکەن بە ئیمام لە مزگەوتەکە، ئەوانش کەسی کەیان دیارە دەست نەکەوتبوو، بۆیە خەڵکێکی زۆر داوای لێکرد کە من ئەو مزگەوتە بەرم بەڕێوە. مەرۆک و خۆبەخشێک مزگەوتەکەم بەڕێوە ئەبر بۆیان، ئیمامەتم بۆیانە کرد. ئیتر دوایی لەسەر داوای ئەوان کە داوایان لێم کردواز لە ئیشەکەم بێن و خۆم یەکلا بکەمەوە بۆی وەکو ئیمامێک لەوێ بم و ئەوان لە جیاتی ئیشەکەم وەکو خۆیان مەعاشێکم بۆ بڕنەوە بۆی هەموو کاتەکەم بۆ مزگەوتەکە تەرخام بکەم. لە دوای ڕووداوە هەژێنەرەکەی 11 سپتەمبەری 2001 مزگەوتی سەلام وەک زۆربەی مزگەوتەکانی دیکەی ئەمریکا خراب و نەژێر چاودێریەوە. 4 لەسەر 5/8 2004 شەوێک لە دوای نوێژی شێوان لە مزگەوتەوە بۆ ماڵی خۆمانە گەڕامەوە. چەند کەسێک لەبەر دەرگای ماڵەکەمان چاوەڕانمانە کرد کە گەشتماوێ بانگیان کردم بە ناوی خۆمەوە بانگیان کردم کە لیان نزیک بوومەوە، دوانیانم ناسیەوە چونکە پێشتر هاتبوون چاو پێکەوتنیان لەگەڵ منا کردبوو، زانیم کە FBI-ن. یەکێکیان وەرەقەیەکی دەرهێنا وتی فەرمانی گرتنمان پێیە، ئەم جارەیان تەنها بۆ پرسیارکردن نییە بەڵکو تۆ گیراویت. دوای دەستگیرکردنی یاسین گوێزرایەوە بۆ زیندانی رنسەڵێر کاونتی لە نیویۆرک. ڕۆژنامەنووس هاتن، ئەخبار هاتن، میدیا هاتن، ئێنجا ئێمە ئەو وشەمان بیستیوە تێرۆریست، سجن، کفالات، نەمانزانی ئەم شتانە چی بوو، بەس
وردە تێگەشتین کە باوکم سجنی کرابوو. FBI لە ئالبانی نیویۆرک 2 پیاوی دەستگیر کرد لەسەر بنەمای داوایەکی ڕاگرتن لەسەر سکاڵای تاوان کە بۆ دادگای فیدرالی ئالبانی بەرز کرابووەوە. ئەو 2 پیاوەش ناسێنران کە یاسین محیەدین عارف تەمەن 34 ساڵان و محەممەد مشەڕەف حوسێن تەمەن 49 ساڵان بوون. یاسین لە ئالبانی پێشنوێژی مزگەوتی سەلام بوو، محەممەدیش بنیادنەری ئەو مزگەوتە بوو. لەوێ دەستیان کرد بە لێکۆڵینەوە لەسەر کورسیەکی قازدار ئێمەیان دانیشان و پاشان بە زنجیر بە هەموو شێوازێک بە کورسێکەوە بەستمیانەوە خەریکی لێکۆڵینەوە و بابڵێن تحقیقات بوون لەگەڵمە لە خاڵێک نازانم و کاتەی تر کاتەکە چەنی پێچوو بوو شەو بوو درەنگ بوو وەرەقەیەکیان هاورد وتیانە بێ ئەمەمان بۆ ئیمزا بکەی بۆی بچین ماڵەوەتان بپشکنین. منیژوتم زۆر ئاساییە وەرەقەکەم ئیمزا کرد و دوایش وەرەقەیە تریان ناوردوتیانە بێ ئەمەش ئیمزا بکەی بۆی بڕۆین مزگەوتیش بپشکنین. وتمەوەیان لە دەسەڵاتی منان نییە، من تەنها ئیمامێکم لایەنی دینی با بڵێن مزگەوتەکە بەڕێوە بم، لایەنی ئیداری مزگەوتەکە ئەوە سەر بە بەرپرسی مزگەوتەکەیە بۆ ئەویانم بۆ ئیمزا نەکردن. تەمەنم 8 ساڵ بوو کاتە باوکم گیرا بوو. ئەو شەوە زۆر باش لە بیرمە. سەعات 2 شەو 2 ژنی ئەمریکی ئینگلیز هەڵمانی ساند لە من و 2 براکانم کە چوینە خوارەوە دەرگەکەیان کردووە لەوەیە 20 FBI هەبوو لەوەیە زۆرتریش سەگیان هەبوو لەگەڵیان دەمانچەی گەورە گەورانیە هەبوو لەگەڵیان ئێمەش کەمێک ترساین بەس ئەگا لە هیچ نەبوو ساعت 2 شەو بوون. 3 مناڵم هەبووە کاتە ئەوان خەوتونەوە ئاگیان لە خۆیان نەبووە چوبوون هەمویانیان بردبوو ئوتێلێکیان بۆ گرتبوون لە ئوتێلێکدایان نبوو. ئەو 2 FBI لەگەڵ دایکم قسەیان کرد هەتا لەوەیە 9 دای بەیانی ئەنجە ئێمەیان هێنایەوە بۆ ماڵ کە ئێمەیان هێنایەوە بۆواڵ ماڵەکەمان یەکەم زۆر دابشکا بوو، دووەم باوکم دیار نەبوو. ئەمە تاقە کەیسە لە 15 ساڵی خانەنشینیمدا بوو بە کەیسی من. لە خاڵێکدا دوایەوەی سزادرا یاسین ئاوڕی بۆ دامەوە پێگوتم دەمەوێت تۆ لە پارێزەریم دەربکەم. دەزانی هەستێکی ناخۆشم هەبوو. ئەو جاگوتی بەڵام دەمەوێت تۆ بکەمە برای خۆم چونکە لە ئەمریکا هیچ کەسوکارم نییە. جا پێم وایە ئێستا کەسوکار زیاتر لە پارێزەر بە کەڵکم دێت. مشەڕەف حوسێنی پاکستانی کە یەکێک بوو لە هاوڕەکان یاسین بڕی $50,000 بە قەرز لە کەسێکی دیکەی پاکستانی وەرگرت بوو کە کاری لەگەڵ FBI کردو. بەڵام یاسین دەڵێ بە تەواوی بێ ئاگا بۆ لەوەی خاوەن قەرزەکە باسی چەک و بابەتی دیکەی بۆ مشەڕەف کردووە. وا خۆی بە هاوڕێکەی من ناساندووە کە ئەمە 2 جۆر بازرگانی هەیە. بازرگانەیەکی شتومەک لە سینەوە هێنێ و لە ئەمریکای فرۆشێ، شتومەکی ئەوەی کە لە دوکانێکە ئافرۆشرێ، بازرگانیەکی لە ژێرەوە خەریکی چەک فرۆشتن و ئەو شتانەیە کە گوایە چەک ئەنێرێ بۆ کۆمەڵێک کەیانەوێت کشمیر ئازاد بکەن. قەزێکیان وا لێ کردووە کە با بڵێن ئەو پارەیە پەیوەندی بەو چەکەوە هەیە کە هەرگیز نەکڕاو کە هەرگیز نەفرۆشراوە، تەنها شتێکە لە بینی ئەو 2 نەفەرەیە بوونە کە گوایە یارمەتی ئەو جەماعەتادەن و گوایە ئەو جەماعەتەش پلانێکیان داناوە کە لە شاری نیویۆرک قونسڵی پاکستانی بکوژن. تەوانە ماموو یار چیرۆکێکی خەیاڵی وەکو فلیمێکی هۆلیوودە و FBI هەڵی بەست. کە سێری بەڵگەکانم دەکرد پێم وا بوو بەڵگەنین. دەزانی لێرەدا هیچ بەڵگەیەکی ڕاستەقینە نەبوو. یاسین هیچی نەکرده بوو. ئەو تەنیا شایەتی قەرزی کەسێک بوو کە وەک ئەو تاوانبار کرابوو. یاسین هیچی نەگوت، هیچی نەکردبوو. زۆر جار لە چالاکی داونانەوەدا هەواڵدەرەکە بەڕێگەیەک پاڵ بە کەسەکەەوە دەنێت. ئەوان لاوازیەکانیان دەقۆزنەوە، بە جۆرێک لە جۆرەکان لاوازن، بێزار دەبن لەوەی لەوێ ڕوودەدات. لەلایەن هەواڵدەرەکەەوە یاریان پێدەکرێت و شتێکی خراپ لە تۆمارەکەدا دەڵێن بەڵێ ڕەنگە وەک گوتت پێویست بێت هێرشیان شتێکی لەو جۆرە بکەین، بەڵام یاسین هەرگیز شتێکی وای نەگوت. مالیک بۆ خۆی کارمەندی نهێنی FBI بووە. کاتێک پاری بە قەرز داوەتە مشەڕەف حوسێنی ئەمان جێوە بووە یاسین ببێتە شاهێد تاوەکو بخزێنرێتە نێو داوەکەوە کە دواتر قەرز وەرگرتنەکە لە دادگا ناونراوە پارەسپیکردنەوە. پێشتری 6 مانگ لە کاتی نوێژی هەینیدا چاودێری گوتارە ئاینیەکانی یاسینیان کردووە.
ئێمە کە گیراین دوو کەس بووین وەکوتم ئەو کەسەی کە قەرزەکەی وەرگرتووە کە من بوومە بەشایەتی چکە وەک سێمیانە بێتە مخابراتەوە ناگیرێ خۆشیان ئەڵێن هەموو تاوانەکەی منەوەیە کە شایەتی قەرزێکم داوە هیچ خۆشیان ناڵێن من ئاگام لە هەموو ئەو بەشانەتی جا لەبەرەوە گوایە ناوی قونسڵەتی پاکستانیان هاوردبوو کە گوایە یانوێ باڵێن ئەو قونسڵە بکوژن یەکسەر لە کاتی جیرانەکەی ئێمە کامشتە لە میدیا بڵاوبەوە قونسڵەتی پاکستانی یەکەم جار داوای لێبوردنی لە ئێمە و لە بنەماڵەکەمان کرد کە ئەوان هیچ کێشەیەکیان لەگەڵ ئێمانە و ئێمە بە هیچ شێوازێک ناناسن अल्लाह के नाम पर दो काम होते हैं एक जिहाद होता है और एक कहते मेरा मैं चाइना से भी माल मंगाता ना चाइना तो चाइना से मेरा काफ़ी सामान आता है यहाँ ना जो जितने भी चाइना से आता है ना ये सब सभी है ना ये वहाँ से आता है باقسەیەک لەبارەی ئەوەوە بکەم کە ئەم کەیسە چۆنە و چۆن نییە. ئەمە کەیسێک نییە پەیوەست بێت بە هەڕەشەی تیرۆریستی هەنووکەیەوە. ئەمە کەیسێک نییە کە تێیدا دەرکەوت بێت هاوتاوانەکان نەخشەی کاری توندوتیژی تیرۆریستیان دانابێت. نەخشەی تیرۆریستەکە لەم کەیسەدا ئەوەیە یەکێک کە کارمەندی حکوومەتە شایەتە هاوکارەکە وا خۆی دەنوێنێت کە چالاکیەکە دەکات. ئەوە ڕاستەقینە نەبوو. ناویستیان چاڵێ بۆ من هەڵکەنن بۆیە ئەویان گرتبوو بۆی دوای گرتنەکە هەڕەشەیەکی لێ بکەن و ئەو شتانەشیان بۆیە بەوتووە بە منیان نەوتووە بۆی من ئاگام لێ نەبێ و بە بێئاگایی بەشدار بم اینجا دوایی کە بڵێن بەو شتانیان بەوتووە ئەگەر ئاعتراف نەکا و بێ بە یاسین لە دادگا نەڵێ ئەو بە منی وتووە کەشتی واش هەیە ئەو کاتە ئەوە شەنێرن بۆ سجن ئەویش هەڵوێستێکی ئینسانیانە و مسلمانانەی هەبوو خواڵ ناگرێ وتی هەرگیز بە یاسینم نەوتووە یاسین ئاگای لێ نییە. جا خراپترین شت کە دادوەر لەبەر بەڵگەنەهێنیەکان کردی ئەوە بوو بە دەستەی سوێندخۆرانی گوت کە حکوومەت لە چالاکی داونانەوەدا هۆکاری باشی بۆ بە ئامانجکردنی یاسین هەبووە ئەوە هەرگیز ڕوونادات بە شێوەیەکی ئاسایی دادوەر ڕێگی پێ نەدراوە شتێکی وا بڵێت تەنانەت داواکارانی گشتیش ڕێگەیان پێ نەدراوە شتێکی وا بە دەستەی سوێندخۆران بڵێن هەر ئەوانە بوو کە بە قازیەکەیان وت یاسین فەرماندەیە کۆماندەرە دوای کەوتمان کاکە کۆماندەری چی وتیان وەڵا ببورن ئەمە هەڵەیەکی وەرجێڕەکەیە ناوەکە نووسراوە کاگ یاسین ئەویش کاکی لێ بووە بە کۆماندەر بە فەرماندە وەرجێڕا منیش ئەڵێم باشە جەنابی قازی ئێستا تۆ چیت پیشانەدەن چێ بە من ئەڵێ چەندان هەڵەی تری وە لە وەرجێڕەکانیانە نییە لە وەرجێڕانەکانیانە نییە دوای ئەوەی دەرکەوت درۆیان کرد لەبارەی ئەوەی کاگیاسین مانای چییە بەڵگەی نهێنیان پێشکەش کرد یاسای ڕێکارەکانی زانیاری نهێنی ڕێگەیان دەدات بەڵگەی نهێنی پێشکەش بە دادوەر بکەن جایمەش پارێزەرێکمان هەبوو پارێزەری سەرەکی تێری کێڵین کە مۆڵەتی ئەمنی وەرگرت بۆ ئەوەی بتوانێت ئەو بەڵگە نهێنیە ببینێت کە بە دادوەر دەدرا بەڵام هەرگیز نەیاندایە لەو کاتەدا بیرم کەوتەوە کە دەستم بگات بە ژمارەیە کەس لە بزوتنەوەی ئیسلامی کوردستان و هەندێک شوێنی دیکە چونکە پرسیار دەکرا کە ئاخۆ بزوتنەوەی ئیسلامی کوردستان ڕێکخراوێکی تیرۆریستیە یان نا حکوومەت پێشنیازیەوەی دەکرد و دەبوو پیشانی بدەین کە ڕێکخراوێکی تیرۆریستی نییە بەڵام کاتێک دادگاییەکە دەستی پێکرد پێم وایە نیگەرانی زۆر کەم لەو بارەیەوە هەبوو چونکە ئەو شایەتانی حکوومەت بانگی دەکردن دەمان ناسین و ئەوان نیان دەگوت کە ڕێکخراوێکی تیرۆریستیە کەسێکی ئەسکەری و ئەوانە نەبوو یعنی کەسێکی زۆر هێمن و ئەمان و لە سەرخۆ بوو تەنها بایەخی بە خوێندن و دەعوە و پەروەردەکردن و ئەوانەیەدا یعنی هیچ کێشەیەکی نەبوو خۆی تێکەڵاوی هیچ مەسایلێک نەیەکرد کەوتیان گیرا و تعجبمان کرد هەزانیمان کە شتەکە بە هەڵە ڕوویاوە هەر بۆیە دەوڵەت نەیتوانیوە هیچ بەڵگەیەک لەسەر تێوەگلانی یاسین لە هەر بابەتێکی دیکەی جگە لە شاهێدیدانەکە بداتە دادگا بەڵام هەر بڕیاری 15 ساڵ زیندانی کردنی بەسەردادرا
کە بردمیان بۆ زیندانی فیدراڵی لەوێ یەکسەرێمەیان برد بۆ ژێرزەمینێک بە زنجیرەوە بردیانمە بەردەم پارێزەرەکەم ڕێگایان نەدا تەنانەت ئیمزای وەرەقەیەکیان بۆ بکەم دام لە پەنجەرەی دەرگاکە وتی چییە؟ وتم پێویستم بە وەرەقەیەک و پێنووسێکە. وتی بۆ؟ وتم داوایەکە نووسم بۆ بەرپرسەکە تامزان من بۆ چی لێرەم. وتی ئێستا ئەڕۆم وەرەقەیەکت بۆێنم چیتیان نووسی بینوسە جوان جوان لولیدا پاشان من خۆم دێم ئەیکەمە ژوورەوە ئەیکەمە پاشەڵتە بزانە ئاگا بەچۆ خۆم لە پێش چاوکەوت بە گەورەترین زەلیلەتم زانیوە لە ژیانی خۆمدا. لە سەرەتاوە میدیا ئەمریکیەکان زیاتر وەک هاوسۆزی بڕیارەکانی دادگا و حکومەتی ئەمریکا بۆ ڕایگشتی قسەیان دەکرد، بەڵام دواتر دەستیان کرد بە ڕەخنەگرتن لە حکومەت و سیستەمی دادوەری وڵاتەکەیان. هەروەها خۆپشاندانی ناڕەزایەتی بۆ بەرگریکردن لە یاسین لەلایەن ژمارەیەک چالاکوانەوە دەستی پێکرد. کاتێک لە ڕۆژنامەکاندا لەبارەیەوە خوێندمەوە ئەو شێوازەی ڕیپۆرتەری ڕۆژنامەکە نووسی بووی وا دەردەکەوێت کە بە FBI پێدەکەنن چونکە کەیسەکە زۆر گاڵتە جارانە بوو. 3 ڕۆژ دوای حکومەکە کە لە تشرینی 2006دا بوو زانیمان کە حکومەکە دراوە تەواو تاسام تووڕۆ بە هیوا بووم چیم پێ دەکرێت. پاشان بانگەواز کرا و چوون بۆ کۆبوونەوەکە. هەفتەی 2 ڕۆژ سەدان کەس لە بەردەم ئەو دادگایە بەردەوام خۆپیشاندانیان کردووە و ئەوانە لە سەرەتاوە با بڵێن ڕێکخراوێکیان دروست کرد بە ناوی پرۆجێکت سەلام هەر بە ناوی مزگەوتەی کە منی لێم. ئەو داواکاریەم هەڵدەگرت کە خەڵک واژویان دەکرد. جا کەیسەکە لە ئەڵبانی نیویۆرک بوو بەڵام دادۆرەکە لە بێنکامتنی نیویۆرک بوو. نزیکەی 113 میل لە یەک دوور بووین. ئێدە بیرم کردەوە کە دەتوانم 113 میل ڕێبکەم و تەواوی چالاکیەکەمان کرد. نزیکەی 50 کەس لە کۆبوونەوەکەدا بوون بۆ سەرسامی ئێمە چەند موسڵمانێکی کۆمەڵگەکەی تێدا بوو. کۆمەڵگەی موسڵمان لە ئەڵبانی تۆقی بوون چونکە بۆ جۆرەی زۆر دواتر زانیمان سەدان خێزانی موسڵمان لەبەر هیچ هۆکارێک لەلایەن FBIەوە پەیوەندیان پێوەکرا بوو. کە خەڵکەکە بۆی دەرکەوت کە ئەمە بەڵگیان نییە کە ئەمە شتەکە هەڵبەستراوە ئیتر ئەمە شوای لێ کرد لە میدیا وردە وردە قەزیەکە بەلای منە بێتەوە. کاتێک خەڵک داوای بەزەیی و نەرمیان بۆ یاسین و هاوتاوانەکەی دەکرد لە گۆشەکەمدا من نامەیەکم بۆ دادوەرنووسی و تێیدا گوتم نەخێر نەرمیمان ناوێت ئەوە ڕاست نییە ئەوەی دەمانەوێت بێبەریکردنی تەواوەتی و داوای لێبوردنە کە دەبێت دادوەر داوای لێبوردن لەو پیاوە بکات و بیان نێرێتەوە ماڵەوە. حکوومەت هەرچیەکی لەگەڵ یاسیندا کرد دەیزانی هەڵەیە هەر زۆر بە سادەیی هەڵە بوو دەبوو هەرگیز ڕوونەدات. بە هەڵکەوت لەگەڵ ڕێکخراوێکی دیکەدا کار دەکەم کە سەرۆکاری لەگەڵ ئەو زیندانیانەدا هەیە کە بە هەڵە سزا دراون. بەڵگەی DNA بەکاردەهێنن کە دەتوانێت بیسەلمێنێت بێتاوان بوون. بە دڵنیاییەوە یاسین خۆشی دەیگوت من لە عێراق ناژیم من لە کوردستان دەژیم. بە دڵنیاییەوە ئێمەش دەزانین لەگەڵەوەشدا ئێمە و خەڵکیش لەو کاتەدا گوتمان بەڵێ ئێوە بە دوای عێراقیەکەوەن. بە دوای ئوسامە بن لادن ئاگەڕان نیانە دۆزیەوە لە عێراق بە دوای چەکی چیمیاوی ئاگەڕان نیانە دۆزیەوە لەبەرەوەی خەڵکی ڕۆژانە لە حکوومەت پەس دەبوو مزاهرە و خۆپیشاندان ڕۆژانە لەسەر جادەکان زیادیە کرد بۆیە بابەتێکیان دروست کرد لە بیرشمان نەچێت ساڵی 2004 و ساڵی هەڵبژاردننی بۆشە. بەڵام یاسینیش دوای ساڵانێکی زۆر حکوومەتی بێزار کرد و داوای زانیاری دەکرد. ئەوانیش پێیاندا کە زۆربەی ڕەش و دەستکاری کراو بوو. بەڵام بەشێکی بچووکە بوو کە دەیگوت یاسین AKA محەممەد یاسین ئەلقاعیدەیە. جا بۆمان دەرکەوت کە لە ناو ئەلقاعیدەدا کەسێک بە ناوی محەممەد یاسینەوە هەبوو کە بەر لە 2010 کوژراوە. بۆیە یاسین نییە. بۆیەوە ساختە بوو. بیرم کردەوە کە دەتوانم شتێکی کەم بکەم شتێکی بچووک بکەم کە ئەوە بێت CD پلێرێک لەگەڵ CDێکدا بۆ یاسین بنێرم بۆ زیندە تا بتوانێت گوێ لەو بەرنامە ڕادیۆ بگرێت کە لە ئالبانی پەخش دەکرا کە لە زینداندا گوێ لێ بگرێت. یاسین مەحیەدین عارف لە زیندان دەستی کرد بە نووسینەوەی چیرۆکی ژیانی خۆی و ئەو چارەنووسی پێی گەیشت بوو.
هەروەها ئەم خاتونە چالاکوانە ماڵپەڕێکی بۆ دروست کردبوو کە ڕۆژانە نووسینەکانی یاسینی لە زیندانەوە پێدەگەیشت و لەوێ بۆی بڵاو دەکردەوە. ئەوم بەلاوە ژیرانە بوو کە داتابەیسێک دروست بکەم چونکە شێعرەکانی قۆرس بوون. ئینگلیزەکەی بەو شێوەیە باش نەبوو کە پێمان خۆش بوو. ئیتر چینی ئیدیتەرمان شعرەکانی ئیدت دەکرد و اینجا بڵاومان دەکردنەوە. جا من تەواوی سیستەمەکەم دروست کرد بۆ ئەوەی جین بتوانێت ئەوە بکات. لە دوای دادگایکردنەکەم تا کاتی نردنەکەم بۆ با بڵێن حکوم بەسەردانەکەم 6 مانگی پێچوو. من لە ماوەی ئەو 6 مانگەدا لە بەرەوەی حکوومەتەکەی ئەوان منی وەکو کەسایەتیەکی مەترسیدار وێنە کردبوو. منیش ویستم خۆمیان وەکو خۆم پێ بناسێنم. ژیاننامەکەی خۆم نووسی لە لەدایک بوونمەوە تا گەیشتنم بە ئەمریکا. کتێبەکە بەڕاستی گرنگ بوو بۆ بڵاوکردنەوەی بابەتەکە. خانەیەکم بۆ لایەنگرانی دروست کرد تاوەکو بتوانین هەر دانێک بە سوپاسی یاسینەوە بدەین بە هەر یەکە لە پشتیوانەکانی. ئێمە مناڵ بووین، ئێمە برادەرمان هەبوو، مەکتەبمان هەبوو، دەواممان هەبوو، ئیشمان هەبوو، تێکەڵی خەڵک بووین. بەس دایکم بەتەنیا بوو. دایکم زۆر حەزی کرد ئەو 15 ساڵ بێت بگەڕێتەوە بۆ کوردستان، بەس نەیتوانی. باوکم لەلایەک لە سجن بوو، دایکمیش لە ماڵەوە لە سجن بوو. ئەو هەفتانە تەنیا دەیتوانی 2 تەلەفۆن بکات. بۆیە من بۆمبایلەکەمەوە دەچوون بۆ ماڵیان بۆ لای خێزانەکەی تا خێزانەکەی بتوانن 15 خولەک لەگەڵ یاسیندا قسە بکەن. تەنیا 15 خولەک. بەس هاتن بۆ دڵی ئێمە سافکەن، دڵی ئێمە چاکەن. اینجا زۆر کاتێکی خۆش بوو. ئەو کاتە چەند ساڵ هەموو هەفتە ڕۆژی پێنجشەم ئەوان هاتن بۆ لامان. لە 12 دەی 2018 لە زیندانی فیدرالیەوە دەگوازرێتەوە بۆ زیندانی تایبەت بە پەنابەران و لەوێش زیاتر لە 8 مانگ دەهێڵدرێتەوە تاوەکو و کاتەی مامەڵەی گەڕانەوەی بۆ عێراق ئامادە دەکرێت. بەڵام 15 ساڵی زیندانیەکەی لە هەرێک لە زیندانەکانی تێڕەهات لە ویلایەتی ئەلەنۆی، ماریەن لە ویلایەتی ئەلەنۆی، ئالەنوت لە ویلایەتی پەنسیلڤانیا، لۆرێتۆ لە ویلایەتی پەنسیلڤانیا، یۆرک کاونتی لە ویلایەتی پەنسیلڤانیا بەسەر بردووە. بە قازێکەم وتم نامەوێت بمێنمەوە چونکەم توانی لەوێ بمێنمەوە بە پێی ڕێکەوتنێکە لە نێوان عێراق و ئەمریکادایە. عێراق تەنها ئەو کەسانە وەرەگرێتەوە کە خۆیانیانەوێت بێنەوە. من تەلەفۆنم کرد بۆ محامەکەی باوکم ناوی کافی، ئەوەش وتی بۆچی ناچن بۆ بەغداد چاوەڕێیکەن لە بەغداد. ئێمەش من و مامەم و خاڵۆزایەکەم و ئامۆزایەکەن ئێمە چوارمان چوین بۆ بەغا. ڕۆژی 11 شەشی 2019 ئەو گەنجەی لە شەم چەماڵەوە بە کۆمەڵێک خەونەوە گەیشت بۆ ئەمریکا. دوای 27 ساڵ دووری بەسەر و ڕیشێکی سپیەوە گەڕایەوە نێو کەس و کارەکەی و گەیشتەوە چەمچەماڵ. چوینە مەتار و هیچ پێویستێکمان بە کەس نەبوو، سپاس بۆ خوا و زۆر بەعتیادی هیچ دەنگ باسێک هەر یاسینمان لە دوورەوە بینی. تەنها یەک کارمەندێکی ئاسایش لەوێ بوو پێیمانوت تواب ئەو کاکەیە پێی بڵێن با بزانێ ئێمە لێرین و توان چکە ڕەنگە دوور بوو لە شوێنەکە دوور بوو با بمان بینێ. ئەوە یەکەم مناڵم بوو کە بینی و یەکەم جاریش بوو کە بە ئازادی مناڵەکانی خۆم ببینم و بێگومان یەکەم جاریش بووم کە دوای زیاتر لە 20 ساڵ براکەم و برازاکەم و خوشکەزاکەم و پاشانیش کە گەشتینەوە نزیک چەمچەماڵ کەس و کارەکەم بین. هەر لە ڕێگە گەشتنە جەبل حەمرین و چارەکەی ڕاگوتی ڕاوەستن دابەزی عەرزەکەی سوزدەی برد و عەرزەکەی ماچ کرد و کوتیەوە کوردستان و سنووری کوردستان و یاسینیی وەرنەگرت. بە هەڵە سزادرا بوو. حکوومەت بە هەڵە سزایدا بوو، زانی ئەوە هەڵە بوو. کەچی هیچ پارەیەکیان نەدایە. ئەوە هەڵەیە، هەموو شتەکە هەڵەیە، هەمووی سیاست و فێڵە. ئێمە نەمانتوانی هەرچی زووتر دەری بهێنین. دەبوو هەموو ماوەی حکوومەکەی بەسەر ببات و ئەو هەموو ساڵانەی لەگەڵ خێزانەکەیدا لە دەستچوو. ئەوە سەختترین بەشی بوو. جا من داوای لێبوردنی لێیەکەم بۆ ئەوەی وڵاتەکەم بەسەری داهێناوە. زۆر ببوورە. ماوەیەکی زۆر هۆنراوەیەکی کورتی ئەم شاعیرە خەوی لێ زڕانم. ترسێکی لە دڵا دروست کردم کەوام دەزانی ناگەمەوە بەم دەڤەرە و نایەمەوە سەرم گردە و ئەو گوندەی خۆم نابینمەوە. ئەڵێ کە دایکم مرد مەمۆلکە بووم، داپیرەم مرد لە ماڵ نەبووم، باپیرەم مرد لە ماڵ نەبووم، باوکم مرد هەر لە ماڵ نەبووم. زۆر دەترسم
خۆشم بمرم لە ماڵ نەبم